لە یادی دامەزراندنی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان ڕێکەوتی 19/11 هەموو ساڵێک پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان دەکەم، پیرۆزبایی لە پیاوانی کوردستان دەکەم بە تایبەتی و پیرۆزبایی لە پیاوانی جیهان دەکەم. ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان ئێمە دووپاتی دەکەینەوە کە بەردەوامین لە پێشکەشکردنی ڕێنمایی قانونی بەو پیاوانەی کە سەردانمان دەکەن و هەروەها کارکردنی ڕێکخراویمان لە دیدگای ژیان دۆستی و مرۆڤ دۆستیەوەیە و بەبێ جیاوازی ڕێگەزی من وەکو مافناسێک، من وەکو ئاکۆشارەشی ئامادەم ڕێنمایی قانونی پێشکەش بکەم بە هەر خانمێک کە پێویستی بە ڕێنمایی قانونی هەبێت و بەبێ جیاوازی ڕێگەزی ئەمە کار دەکەین. زۆر سپاس.